هێمایەک بۆ ژیانەوە لە شوێنی تەقینەوەکانی ناحیەی قەرەتەپە لە سنووری پارێزگای دیالە هەڵمەتێکی نەمامڕواندنیان ئەنجامدا. وەک خۆشیان ئاماژەیان بۆ کرد دەیانەوێت لەو ڕێگەیەوە پەیامێک بدەنە هەموو لایەک کە پێشمەرگەی کوردستان واتە ژیانەوە چکە لە شوێنی تەقینەوەکاندا نەمام دەڕوێنێت. ئەم شوێنە ئاسەواری تەقینەوەکانی ناحیەی قەرەتەپەیە کە تیرۆریستانی داعش لە ڕێگەی زنجیرەیەک تەقینەوەوە ناحیەکانی وێران کرد و نزیکەی 300 شەهید و برینداری لێکەوتەوە و لە دوای 5 مانگ ئێستا هێزەکانی پێشمەرگەی کوردستان لەگەڵ ڕێکخراوێکی ژینگەیی وەک هێمایەک بۆ دووبارە ژیانەوە هەڵمەتێکی نەمامچاندنیان ئەنجامدا لە شوێنی تەقینەوەکانی ناحیەی قەرەتەپە لە سنووری پارێزگای دیالە. دیارە هەڵمەتێکی ژینگەیمان لە سنووری قەرەتەپە و لە سنووری بەرەکانی جەنگ ئەنجامدا. ئەم هەڵمەتە بەمبەستی گەیاندنی پەیامی ژینگەیە بە تەواوی مرۆڤایەتی کە ئەمڕۆ ژینگەی کوردستان بەهۆی ئەم شەڕی داعشەوە ڕوبەڕووی مەترسی بووەتەوە. پێویستە هەمومان پێکەوە دەست لەناو دەستیەک کار بکەین بۆ ئەم زیانە ژینگانە کەم بکەینەوە. دیارە نەمامچاندن ڕەتکردنەوەی زوڵم و زۆر و کارە قێزنەوەرەکانی تیرستانی داعشە لەم ناوچەیە ئێمە ئەمانەوێ ئەم باخچەیە کە باخچەیەکە لە دوانزەی دەدا لەگەڵ ناحیەکە و لەگەڵ کۆمیتەکەی و لەگەڵ ئاسایشەکەی کە یەکسان لەگەڵ زەویدا کراوە بە دەستی تروریستانی داعش زیاتر لە 60 شەهید و 200 برینداری یەکەوتوێتەوە. ئێمە ئەمانوێ بە خەڵکی قەرەتەپە بڵین پێشمەرگە ئەوێتی لە پاڵ ئەوەی کە بە گژی تروریستانی داعش ئاچێتەوە ئەوێتی نەخششی هەبێت لە خزمەتگوزاری و لە پێشکەشکردنی سەوزی و ژینگەی جوان بۆ ئەم هاوڵاتیانە. ئێستا پێشمەرگەی کوردستان بێ جیاوازی ئارامی بۆ سەرجەم پێکهاتەکانی سنوورەکەی دابین کردووە و ئەم پێشمەرگانە بە دەستێکیان چەک هەڵدەگرن بۆ بەرگری لە خاکی کوردستان و بە دەستەکەی ترشیان ژیان جوانتر دەکەن. دیارە ئەمڕۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە ناحیەی قەرەتەپە لەم باخچەیە کە ماوەیەک لەمەوە بەرچەکدارانی تیرۆریستی داعش تەقینەوەیەکیان ئەنجامدا و دەیان کوژرا و برینداری لێکەوتەوە. بۆ پێی پێشمەرگە لە هەر کوێ جوانی سروشت و جوانی ژیان لەوەیە ئەمڕۆ هێزەکانی پێشمەرگە بۆ یەکەم جار لە ناحیەی قەرەتەپە لە سنووری پارێزگای دیالە هەڵمەتێکی فراوانی نەمامچاندنیان داوە بۆ پێی ئەم ناوچانە ناوچەی کوردستانە بۆیە دەبێت سروشت لەم ناوچانە دووبارە بژێتەوە. پێشمەرگەی کوردستان بەم کارەیان پەیامێکیان نارد بۆ هەموو لایەک لەوەی دۆستی ژینگە و دڵسۆزی مرۆڤایەتین. حەیدەر زەنگەنە بۆ کەناڵی گەلی کوردستان ناحیەی قەرەتەپە لە سنووری دیالە. لە ڕۆژی جیهانی کاتژمێری زەویدا بە دروشمی دەرکەوتنی تواناکانی مرۆڤ بە ئامانجی گۆڕانکاری